سەبارەت بە پرسی نۆژەنکردنەوەی بازاڕی مێژوویی و شۆنەواری قەیسەری هەولێر دەمانەوێت زانیاری زیاتر وەربگرین کە بە هاوکاری یونسکۆ و حکوومەتی هەرێمی کوردستان دەستکراوە بەوەی کە نۆژەن بکرێتەوە و گفتوگۆی زیاترەکەین با بزانین چەندێک ئەخانێت چەندێکیان خەمڵاندووە کە کاتی بوێت و چەندێکیش دەست بە کارەکان کراوە و تاکوێ گەیشتوە سەر لە چه قۆناغێکایە ئەوە ئەم پرسیارانە لە کارزان هادی سەرۆکی شارەوانی هەولێر دەکەم کە لەگەڵما و وەڵامدەری پرسیارەکانمە بێت دەم کاتتان باش بەڕێز کارزان با بڵین تەنیا ئێستا ئەوەی کە کراوە پاکردنەوەی بازاڕەکە بووە نۆژەنکردنەوەکەی و دروستکردنەوەی با بڵین بازاڕەکە یاخود چاکردنی کارەباکەی بۆ نمونە یاخود سیستەمی ئاگرکوژێنەوە هەموو ئەمانە چەندێکی کات ئەوێت ئەم کاتێ ئێوە بینەرانیش باش بەداخەوە کە ئاگادارکراینەوە حالەتێکی ئاگەرکردنەوە هەیە کاتژمێردنەوە نیویشە بوو بەدەستخۆشیەوە سەرڕێی دڵتەنجیمان لە بۆ جارێکی تر ئەڕوودانی ئەو کارە ساتە هەموو تیمەکانی حکوومەت سەبەرگری شارستانیە تیمەکانی سەرۆکاتی شارەوانیمە هەروەها تیمەکانی هێزی ناوخۆیە پۆلیسە ئاسایشە بەگشت هەموو هاتنە سەر هێرلۆ ئەوەی بتوانین بە کەمترین ماوە ئەو ئاگرە کۆنتۆڵ بکرێت بە سوپاسەوە لۆ خەمخۆری سەرۆکی حکوومەت جەنابی وەزیری شارەوانی و جەنابی پارێزگار بەردەوام لەسەر هێڵبوونە لۆ ئەوەی بتوانین ئاگرەکە بە زووترین کات کۆنتترۆل بکرێت ئەوە بوو ئێمەش چاوەڕێمان نەدەکرد بەم کاتە کەمە یاخود بەو زەلەرە لێبینە دەرەوە ئەوە بۆ ئاگرەکە کۆنتترۆلکە هەدوای ئەمە گشتیمەکان ڕاست پێدران چەندین کۆبوونەوەی گرنگ کراوە لە ئەوەی بە زووترین کات کارەکانی خاوێنکردنەوە نۆژەنکردنەوەکان دەست پێ بکات وەک ئاگادارن لە ماوەی 2 ڕۆژ و نیودا کە بە شەویش تاکو 12 شەو کاریان کرد دوێنێ شەو بەدەستخۆشیەوە کە زیاتر لە 250 ژینگە پارێز کارمەندی شارەوانیەکان توانیان کۆتایی بە خاوێنکردنەوەی بازاری قەیسەری ئەو بەشەی کە زەرمەند ببوو کۆتا پێبێنن ئەمڕۆژ هەینیە کارمەندەکان لەوێنە تەنها لۆ ئەوەی ئەو خۆڵ و خاشاکەی کەماوە هەروەها شوشتنی ئەو بازاری ئەو پاشماوەی کەماوە ئەوەش کۆتایی بە کارەکانمان دێنیتن و سەبارەت بە دەستپێکردنی نۆژەنکردنەوەی ئەوە چونکە ئەمەش هاوبەشە ئەوەی کە پەیوەستە بە بەرگری شارستانی ئەوەی پێیوەستە بە دایرەی بەڕێوەبەراتی ئاوی هەولێر ئەوەی پێیوەستە بە شارەوانیمان و هەموو ئەو لایەنە پەیوەندیدارە تیمەکان ڕاست پێدراینە بە زووترین کات کە دەرخستەکانیان ئامادەکەن ئێمە وەکو سەرۆکاتی شارەوانی هەولێر تیمەک لە بە فەرمانێکی کارژێری پارێزگای هەولێر پێکاتە تیمەکانی ئێمە لە ئێستادا ئەو بەشەی کە زەرمەند بووە دابش کراوە لە 3 زۆن بە زۆنێکیان تەنها بەهۆی دووکەڵی ئاگرەکەەوە تەنها ڕژ بۆ پیس بە ئۆتەنا پێویستی بە شوشتن هەیە بەشێکیان کە پێویستی بە دووبارە یاخود لێکردنەوەی ئەو کەرپوچانە کە زەرمەند بوونە دووبارە لێ بکرێتەوە پرۆژەکە نۆژە دروست بکرێتەوە بەشێکی تریان کە قەڵاتی کۆنا ئەوە ئەف و بازاری قەیسەری کۆنا کامەش لەگەڵ تیمی ئەوەی یونسکۆ لەسەر هێڵن بتوانین لە زووترین کات دەرخستەوێش ئامادە بکرێتن و باشە بەڕێز کارزان کەوا بێت قۆناغی پاکردنەوەکە یەک قۆناغ نییە بە 2 قۆناغاتی ئەپەڕێت ئەو بەشێک کە زۆر زیانمەند بووە زەرمەند بووە و بەشێکیش کە تەنیا بەس دووکەڵی بەرکەوتەوە منە مێ بزانم لەو بەشێک کە زیانێکی زۆری پێگەیشتووە کارەکان چۆنە چێتە پێشەوە چونکە بۆ خۆتان دەزانن کە ئەو فەرعانە بەرتەسکن و چوونە ژوورەوەی و ئامێرانەی کە بۆ پاکردنەوە یاخود دەرهێنانی خۆڵ و خاشاکەکە کاتی ئەوێت هەتا خۆڵ و خاشاکەکە ببەنە شوێنێک و بگەڕێنەوە ئەمەش دیسانەوە کاتە ئێوە زۆر پەیوەستن بە کاتەوە کە زووترین کات دوکانەکان نۆژەن بکرێتەوە چیتان کردو چ استراتیژیەکتان کردوتە بەر بۆی کە بە زووترین کات قۆناغی خاوێنکردنەوە تەواو ببێت ئەوەکو باسمان کرد قۆناغی خاوێنکردنەوە کۆتایی هاتووە ئەوەی کە ئێستا ئەوەی کە زەرمەند بوو یاخود پاژماوەی ئاگرەکە ئەوەش ساحەیەک لە نزیک ئەو شوێنە لە نزیک بازاری قەیسەری هەڵمان بژار چونکە ئێمە هەموو پاشماوەیەک دەچێتە کانی قەرژاڵا لەبەر ئەو ڕێگایە دوور بووە ئێمە بەرگارماندا کە ساحەیەک نزیک ئەو شوێنە هەڵبژێرین پاشماوەکان لەوێ کۆ بکرێتەوە ئینشاڵڵا کە ئەو خاوێنکردنەوەی پرۆسی خاوێنکە دوێنێ شەو تاکو 12 شەو کاربەندان کاریان لەسەر کرد تەواو بوو گوازرایەوە ئەو شوێنە ئینشاڵڵا لە هەفتەی ڕابردوو ئەو شوێنە شەر ئەو ساحەی کە دانراوە چکە لەوانەیە بەشێک لە هاوڵاتیانیش گەلەیان هەبوو لەسەرەوەی کە ئەو شوێنە
لۆ لەوێ ئینقازە فڕێدا بەڵام ئەوە بە شێوەیەکی کاتی بوو لەبۆ سەرێعی پرۆسەکە بووە ئینشاڵڵا ئەوێش پاک دەکرێتەوە ئەوەی کە باسم کرد ئەو ڕۆژ ششتر دەست پێ دەکات وە هەندێک ئەمە لەگەڵ جەناوی پارێزگار کۆبنەوەمان لەگەڵ ئەنجومەنی ئەو بازارە کردووە و هاوڵاتیانی شارەکەمان کاسبکارانی شارەکان بەشێکیان تێدا بەشدار بوو کە داواکاری ویان دەکرد بەشێکیان کە ژوورەوە دایانەوە لەسەر ئەستێ خۆیان دەست بە نۆژەنکردنەوە بکەن ئەوەش بەڵێنمان پێدا ئێمە وەکو حکوومەت هەموو کار ئاسانیەکیان لۆ بکرێتن و ئیشاءالله لە هەفتەی ئایندا لە شەمووی یان یەکشەم کۆبنەوەشکیان لەگەڵ دەکەین بزانی چ ڕێککارێک کار ئاسانێک وە ئێمە هەلو بەرچاوڕۆنی بەڕێزیشتان بەڕێوەبەتی شارەوانی یەکمان ڕاستپاردووە هەرچی کار ئاسانیەکە بە نسبەت هاوڵاتیان کاسبکاران لە بۆیان ئەنجام دەبێ گەڕانەوە بۆ بەڕێوەبەتی شارەوانیەکان تەنها داواکاریمان تێدا هەولەوە بووە کە هاوڵاتیانیش ئەو دەرفەتە هەڵنەکردن کە بەداخەوە بەشێک لە هاوڵاتیان کە زەرمەندیش نەبوون هەڵدەفتەرتەیان قۆستی تۆبەوەی سەرپێچی یاخود زێدەڕۆی بکەنە سەر شۆشتە و سەقامەکان. باشە بەڕێز کارزان یونسکۆ چ ڕۆڵێکی هەیە لەم نۆژەنکردنەوە چکە لە سەرەتا ئاماژەمان بەوە کرد کە بە هاوکاری یونسکۆ ئەو هاوکاریە چییە خۆی لە چیە گرێتەوە؟ بەڵێ ئەوە بەخۆی وەگاگەدارن ئەمە ناوچەی بە فەرزۆنی پێدەڵێن کە ناوچەی بە فەرزۆنیش داخلی سیمەتری دەگەرێتەوە ئەمەش بەهۆی ئەوەی مانەوەی قەڵای هەولێر وەکو شوێنەوار یاخود چوونی ناولیستی کەلوپوری ئەوە جیهاندا لۆیە ئەو ڕێنمایی تایبەت لۆدانراوە کە ناوچەی بە فەرزۆنیش دابش کراوە لەو 8 زۆن هەریەکە و ڕێنمایی تایبەت بەخۆی هەیە کە بە هەمانجی لەگەڵ یونسکۆ ئەو ڕێنمایە نەدانراوە کۆمەڵێک ڕێکخراوی جیهانی بوونا. ئێستاش لە یونسکۆ ئەو زۆنەی کە باسم کرد ئەوەکەی کە باسم کرد بۆ دابشکراوە بۆ 3 پارچە ئەو دوو بەشیان کێشەمان تێدانیا تەنها بەشێکیان ماوە ئەویش کە بازاری قەیسەری کۆنی پێدەگوترێت ئەوانیش نەک لە ئێستادا پێشتریش کاری لەسەر کراوە وەکو باسم کرد تەنها ئێستادا ئامادەکردنی ڕێنمایی و باشە ئەگەر بین لەسەر ئەوەی کە چەند دوکان قەیسەری کۆنی ی کاسبکاران بە تەواوەتی سوتاوە و زەرمەند بوونە چەندێک خەڵاندنتان بۆ کردووە تەخمین کراوە چەند دوکانە؟ بەڵێ ئەوە وەکو ئاگادارن هەر ڕۆژی دواتر تیمەکان ڕاست پێدران نۆزەرکردنی دوکانەکان نزیکەی 230 دوکان زەرمەند بوونە وەکو باسم کرد تەنها ئەوانەی کە زەرمەند بوونە 230 دوکانە بەڵام وەکو ڕێڕەوی بازاری قەیسەری بەشێکیان بەهۆی ئەو ئاگرەکە بەهۆی دووکەڵی ئاگرەکەەوە تەنها ئەوەیە کە بەشێک لە ماوادەکانیان ڕژ بۆ یاخود بەهۆی ئەوەی کە ئاوی ئەو بە ئاگرەکەدا کراوە ئەوانە بەشێکیان تێدا زەرمەند بوونە بەڵام تیمەکان زەردی هەمویان کردووە و ئەوەی جەنابی سەر و حکوومەتیش خەمخۆری جەنابیان کە بە خودی خۆی کە هاتە شوێنی بازاری قەیسەری ئەوە مانیشان دەدات کە حکوومەت بەردەوام لە خەمخۆری هاوڵاتیاندا بووە بەردەوام هەڵ لە هەوڵدا بۆ ئەوەی کاسبکاران لە کەشێکی هێمن یاخود ئارامدا بتوانن کاسبی خۆیان. باشە بەڕێز کارزان لە ماوەی قۆناغی خاوێنکردنەوەی بازاری قەیسەری هاوڵاتیان ئەوانەی کە بە تایبەتی دوکانیان لەو شوێنە هەیە خوان وەکو خۆبەخش لەگەڵتان نبوویان هاوڵاتی دیکە هەبوون یاخود ناتەنیا ئەو منتەسیب و کارمەندانن کە هی پاکردنەوە خاوێنکردنی یاخود ئەو خزمەت گوزاریە خاوێنکردنەوانە ئەو پرۆسەیان بەڕێوە بردووە خەڵک خۆی هات داوا بکە لەگەڵتان یارمەتی دەربێت بۆی کە کارەکە سەریعتر بڕوە. سواسی دەستگای خێرخۆزی بارزانانی دەکەن کە نەک تەنها لەم کارەساتە لە بەردەوام لە کارەساتێکی ناخۆش یاخە سروشتی توشمان بووە بەردەوام لەسەر هێڵبوونە لەگەڵمان لەوەی هاوکاری پاڵپشتی حکوومەتکەن لە بۆ هەر پرۆسەیەک پێویست بیتن و بەشێک لە هاوڵاتیان کە ئەو دوکانانە یاخود وەکو باسم کرد بە تەواوەتی نەسوتاون بەڕێ لەگەڵمان بوونە لە ئەوەی ئەو شتومەکەی کە زەرمەند نەبووە بە خۆیان جێیکەنەوە ئەوەکەی تر ئێمە تیمەکان لۆیان فڕێدن و پێم خۆش بوو لێرە بەڕاستی سوپاسیان دەکەین هاوڵاتیان تەواو هاوکارمان بوونە لە پرۆسەی خاوێنکردنەوەی. باشە ئەگەر بینە سەر قۆناغی دوای ئەم پرۆسەیە و ئیشەڵا کە نۆژەن کرایە بازاڕەکە گەڕایەوە جاری جارانی چ کارێک ئەکەن بۆی کە هەم سیستەمی کارەبا و هەروەها هەم سیستەمی ئاگرکوژێنەوە بە شێوەیەک بێت کە ئیدی کارەساتی وا ڕوونەدات و ئەو دوکانانی کە لە بەردەمیانە با بڵێن پارچە پەڕۆدا ئەنەن یاخود بە پارچەیەک ڕووپۆشی ئەکەن
ئەو جۆرە دیاردان ئەو لێڕوئات و زیاتریە کاتە شانەی پێدات چۆن قەدەغیان ئەەکەن مەبەستمە دوای ئەوە چ ڕێکارێکتان لە بەردەمە بەڵێ ئەمە چەند دوێنێ کۆبوونەوەی دووەم بووە بە سەرپەرشتی جەنابی وەزیری ناوخۆ بۆ جەنابی وەزیری شارەوانی بۆ جەنابی پارێزگار بووە و هەموو بەڕێوەبەری گشتی بەڕێوەبەرە لانە پەیوەندیدارەکانی دەستگا ئەمنیەکان و یاخود بەڕێوەبراتی خزمەت گوزاریەکان تێدا بەشدار بوون هەر ئەو مەبەستە پلاندانراوە ئەو بازاڕانە هەر چ ڕێکارێک پێویست بێتن سیستەمی کامێرابێ یاخود ڕێخستنەوەی کارەبای دوکاندارەکان هەروەها ئێمەش وەکو تیمی شارەوانی هاڵمەتێکمان دەست پێ کردووە لە گشت بازاڕەکان داوامانە هەوڵاتیان کردووە کە ئەو پەردەیە یاخود ئەشیا هینانە دەرەوە نابێ بمینێتن یاخود ئەگەر ئەو بەشەی کە ڕێگەشیان پێ دەدرێت بێهینە دەرەوە لە کاتی شەواندا نابێت لە دەرەوە ببینێت چونکە خوا نەخواستە هەر ئاگرێک یاخود شۆرتێکی کارەبای یاخود هەر هۆکارێکی تر ئەمانە دەبنا هۆکارێکی زۆر لە بۆرەوەی ئاگرەکە تەشەنە بکەن لۆیە بڕیاردراوە ڕێگە بە کەس نادرەوە لە کەسیش قبول ناکرێت شەوان ئەو ئەشیایی کە دەهێنێتە دەرەوە نابێت لە سەر شەقامەکان لە سۆشتەکان ببینێتن بەڵێ مەسپاس دەکەین بەڕێز کارزان هادی سەرۆکی شارەوانی هەولێر لەگەڵ مابووت سەبارەت بە نۆژەنکردنەوەی بازاڕی قەیسەری لە دوای ئەوەی کە ئاگری گرت.